بەشار جەعفەری نوێنەری سووریا لە نەتەوە یەکگرتووەکان دەڵێت کاتی ئەوە هاتووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و زلهێزەکانی تری خۆرئاوا لەوە تێ بگەن کە بەشار ئەسەد هێشتا لە دەسەڵاتدایە و پێویستە ئەو وڵاتانە دەستبەرداری سیاسەتە شکست خواردووەکانیان بن کە بەوتەی ئەو ئاماژلەی هەوڵدانە بۆ دابشکردنی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بۆ چەند ناوچەیەکی تایفی لەگەڵ نزیکبونەوەی چوارەم ساڵیادی دەستپێکردنی خۆپیشاندانەکانی گەلی سووریا بەشار جەعفەری ڕایگەیاند بە مەبەستی بنبڕکردنی تیرۆر لە خۆرهەڵاتی ناوەڕاست سەرۆکی سووریا ئامادەیە کار لەگەڵ حکوومەتی واشنگتۆن و چەند وڵاتێکی تردا بکات وتیشی نایەنەوێت بۆ شایی دەسەڵات لە بەشێکی خاکی سووریا ئاڵۆزی لێ بکەوێتەوە وەک چۆن لە لیبیا و عێراق و ئەفغانستاندا دروست بووە لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی ڕۆیتەرس جەعفەری ئاماژەی بەوەش کرد بەشار ئەسەد دەتوانێت ئاماجەکان بەدەست بهێنێت چونکە سەرۆکێکی بەهێزە و دامەزراوێکی بەهێزیشی بەدەستە کە ئەویش سوپای سووریایە و ماوەی 4 ساڵە بەرەنگاری فشارەکان دەبێتەوە بەوتەی جەعفەری ئەسەد کلیلی چارەسەری هەموو کێشەکانە وتیشی حکوومەتەکەی دەیەوێت هاریکاری لەگەڵ ئەمریکادا بکات بەڵام واشنگتۆن ئەوەی ناوێت تا ئێستاش بەرپرسانی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان وەڵامی لێدوانەکانی جەعفەریان نەداوەتەوە بەڵام پێشتر سامان سەپاوەر باڵێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان ئەو بۆچوونانەی ڕەت کردەوە کە ئەگەر خۆرئاوا هاوکاری لەگەڵ بەشار ئەسەددا بکات بۆ لێدانی چەکدارانی داعش کاریگەری باشتری دەبێت ئەوە لە کاتێکدایە هەریەک لە بەریتانیا و فەڕەنسا ڕەتی دەکەنەوە پەیوەندیەکانیان لەگەڵ دیمەشق ئاسایی بکەنەوە بەرپرسانی ئەمریکاش دەڵێن ئەگەر چی لە ئێستادا دژ بە داعش دەجەنگن و دیمەشقش دژ بەو ڕێکخراوەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا استراتیژی وڵاتەکەیان بەرامبەر بە ئەسەد هیچ گۆڕانکارێکی بەسەردا نەهاتووە لەلایەکی ترەوە چەند دیبلۆماتکارێکی خۆرئاوایی ئاشکرایان کردووە هەندێک لە وڵاتانی کێتی ئەوروپا و دەرەوەی کێتیەکە کە باڵێزەکانیان لە دیمەشق کشاندوتەوە پێیان وایە کاتی ئەوە هاتووە پەیوەندیەکانیان لەگەڵ دیمەشق شڕتر بکەنەوە بەوتەی دیبلۆماتکارەکان مەترسیەکانی داعش وای کردووە ئەو وڵاتانە بڵێن بەشار ئەسەد باشترینی خراپەکانە و پێویستە سەر لە نوێ پەیوەندی لەگەڵ حکوومەتی بەشار ئەسەد وەک هاوپەیمانێکی پێشبێنی کرا و دژ بە داعش ببەستنەوە بارودۆخی سووریا بە چەند قۆناغێکدا تێپەڕ بوو کە لە سەرەتاوە بە خۆپیشاندان دەستی پێکرد بەڵام دواتر گۆڕدرا بۆ ڕووبەڕووبوونەوەی چەکداری لە نێوان سوپای حکوومەتی و سوپای ئازاد کە پاشماوەیەک لە فراوانبوونی خۆپیشاندانەکان پێکهێنرا هەروەها نەبوونی هێزێکی بەهێز لە سووریا بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو وڵاتە و لاوەزبوونی هەردوو هێزی حکوومەت و ئۆپۆزیسیۆن دژ بە یەکتر وای کرد هێزێکی تر بێتە گۆڕەپانەکەوە کە خۆیان لە گروپە ئیسلامیە توندڕەوەکاندا دەبینەوە لە پێش هەمووشیانەوە ڕێکخراوی داعش کاروان شێخ موحسین NRT